لەگەڵ پیشاندانی پۆترێتەکاندا کە پێک هاتووەری هەڵکاریەکان و تابلۆکان مۆزەخانەی ڕیجەکس لە ئەمستردام پیشانگای هونەرمەندە هەرە بەنێو بانگەکەی هۆڵندا ڕامبراند دەکاتەوە کە مامۆسای کێشانی پۆترێتی خودی خۆیەتی لە ساڵی 1606دا لەدایک بووە. ڕامبراند ڤان ڕێین یەکێکە لە نیگارکێشە هەرە مەزنەکانی مێژووی هونەری ڕۆژاوا. ڕامبراند نزیکەی 40 پۆترێتی خۆی دروست کردووە و 32 هێڵکاری دیکەشی دروست کردووە. زۆربەی هەرە زۆری شاکارەکانی لە کەشێکی تاریک ئامێزی گەنجینەی مۆزەخانەکەدا هەڵگیراون. هەر چۆنێک بێ لە ڕێکەوتی 22 ئەم مانگەدا بەبوونی ژیان و بەرهەمەکانی و مۆزەخانەی ڕیجەکس لە ئەمستردام تابلۆکانی نمایش دەکرێن کە پێکهاتووە لە 6 هێڵکاری و هەندێک لەو 300 هێڵکاریە ناوازەیەی کە بە شێوازێکی هونەری پیشان دەدرێن. میوانەکان دێن بۆ بینینی شێوە ژیانی تایبەتی مامۆستا ڕامبراند. پسپۆر لە شاکارە هونەرەکانی سەدەی 17 ئەڵمانی لە مۆزەخانەی ڕیجەکس پیتەر ڕۆڵفس لەو بارەیەوە دەڵێت من لەو باوەڕەدام پێشانگاکە زۆر بە جوانی ئەوە ڕاڤە ئەکا کەسایەتی ڕامبراند چۆن بووە لەبەر ئەوە ئێمە بە تەواوەتی ئەمەمان کردووە بۆ ئەوەی جیهانی ژیانە تایبەتەکەی پیشان بدەین و لەلایەکی دیکەەوە بە تەواوەتی و بە جوانی دنیابینینی ڕامبراند باز دەکات وەک یەکێ لە هونەرمەندە هەرە ئەزمونگەرا و ڕوانینگەراکان لە مێژووی هونەری خۆراوادا. لە 15 مانگی 1606دا لەدایک بووە لە تەمەنی 21 ساڵیدا سەرکەوتوو دەبێت و دەبێتە خاوەنی فێرخوازی خۆی. دواتر لە ساڵی 1631دا دەڕوات بەرەو ئەمستردام و کارە هونەرەکانی لەگەڵ خۆیدا دەبات بە خۆباوەڕێکی گەورەوە دەکارێت شوێنگەیەک لە نێو دەستەبژێری هونەرمەندانی ئەوێدا جێبکاتەوە. هەروەک مایک ئەنجیلۆ ئەو تەنها ناوی یەکەمی بەکاردەهێنا سەرباری ئەوەی ژیانێکی سەرکەوتوانی هەبوو بەڵام هەمیشە دڵخۆش نەبوو. ئەو لە تەمەنی 29 ساڵیدا هەوسەرە خۆشەویستەکەی ساسکیا گیان لەدەستدەدات. ئەو پارەی دەستی دەکە و خێراتر خەرجی دەکرد. ڕامبراند لە ساڵی 1650دا دووچاری ئیفلاسی بانقی دەبێت. هەروە ئەو لەگەڵ کوڕەکەشیدا نەئەژیا ئەو کوڕە تەنهایی کە لە هاوسەرەکەی ساسکیا بۆی بەجێ دەمێنێت. پەیوەندیەکانی دیکەی پڕ گرفت بوون. کاتێک ڕامبراند مردیش لە گۆڕستانێکی بێناونیشان نێژرا. مۆزەخانەی ڕیکس خاوەنی 1300 شاکارە تابلۆی ڕامبراندە بەڵام تەنها شاکارە هەرە باشەکانی نمایش دەکات. ئەم پیشانگەیە نیشانی دەدات چۆن ڕامبراند لە هونەرمەندێکی گەنجەوە دەبێتە مامۆسای سەردەمی زێڕین. ڕامبراند هونەرمەندی مرۆڤ بووە هەرگیز ئایدیالیست نەبووە و ئەو وێنەی خەڵکی دەکێشا لە دۆخی بەهێزبوون و لاوازبوونیاندا. ئەم پیشانگەیە دەیان خودت پۆترێتی لە خۆ گرتووە کە کاریگەری ئەوتوان هەبوو لەسەر سەدەی 17. ڕامبراند ئەم تابلوانەیە وەک ئەو بەکارهێناوە کە ئەزمموی دۆخە سۆز ئامێزەکان بکات کە دواتر دەبن بە شاکاری گەورەی هێڵکاری و کڵێشە سازیەکانی دواتر لە لایدن و ئەمستردام بڵاو دەبنەوە. بەڕێوەبەری گشتی مۆزەخانەکە تاکۆ دێبس دەڵێت من دەمەوێت ئەو بڵێم کە ئەو یەکەمین ئینستاگرام بوو بەڵام ئەو نەیدەویست بەناوبانگ بێت بەڵام ڕامبراند ئەو سوور بوو لەسەرەوەی کە ئێستا کە ئەمە لێی دەڕوانین لەبەرەوەی ئەو هونەرمەندێک بوو جیهانی و دەوروبەری خۆی وێنا دەکرد. ئێمە هێشتا وێنەی خودا و خوداوانەکانیان وێنا دەکەین. ڕامبراند یەکەمین هونەرمەند بوو کە وێنەی کردوین و وەک مرۆڤ و وەکو ئەوەی کە هەیە. یەکێک لە تابلۆکانی ڕامبراند بە ناوی چاودێریکردنی شەوەوە کە زۆر بەنێوبانگە نیشان نەدراوە. هێشتا ئەو تابلۆیە لە گەنجینە هەرە گرنگەکانی مۆزەخانەکەدا هەڵگیراوە. ئەم پیشانگایە کە بە نێوی هەموو ڕامبراندە ڕۆژی هەینی 15 مانگی 2 دەکرێتەوە و تا 10 مانگی 6 بەردەوام دەبێت.